سلااوتان لەبێ بەڕێزان. جیرەت مۆلەر وەزیری گەشەپێدانی ئەڵمانیا حکوومەتی قەتەری تۆمەتبار کرد بە پشتیوانیکردن و کۆمەککردنی ڕێکخراوی دەوڵەتی و ئیسلامی لە عێراق و شام داعش. مۆلەر با دەستگای ڕاگەیاندنەکانی ئەڵمانیای ڕاگەیاندووە ئەوەی پشتیوانی لە ڕێکخراوی داعش دەکا دەوڵەتی قەتەرە. ئەو لێدوانی وەزیری گەشەپێدانی ئەڵمانیا بێکەم هەڵوێستی وەزیرێکی ئەوروپی دانرێ کە دەوڵەتێکی دیاریکرا و تۆمەتبەر دەکات بە پشتیوانیکردن و کۆمەککردنی ڕێکخراوی داعش. لێدوانی وەزیری گەشەپێدانی ئەڵمانیا لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو سیگمار گابرایەل وەزیری ئابووری ئەڵمانی داوای ئەنجامدانی چەند کۆڕێکی کرده بوو بۆ و توێژکردن دەربارەی ئەو لایەنەی کا پشتیوانی و کۆمەکی ڕێکخراوی داعش دەکا بێ ئەوەی ناوی هیچ دەوڵەتێکی دیاریکراو بهێنێ. ڕۆژی 16 ئەم مانگەش حکوومەتی ئەڵمانیا بەڵێنیدا با بڕی 24 ملیۆن یۆرۆ کۆمەکی ئاوارە عێراقیەکان و کەلوپەلی سەربازی بۆ ئەو هێزانە دابین بکات کە دژایەتی ڕێکخراوی داعش دەکەن. نێچیڤان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئەوەی ڕوو دەدات لە توانای هەرێم بەدەرێت چونکە ئەو توانە سەربازیانەی هەرێم هەیەی تەنها شەڕی میلیشیایەکی پێدەکرێن نەک دەوڵەتێکی پرچەکی قورس و پێشکەوتوو. نێچیڤان بارزانی ئاماژەی بۆ ئەوەش کرد لە دوای ساڵی 2023 حکوومەتی عێراقی هیچی بۆ پرچەکردنی پێشمەرگە نەکردو بچووکترین ئەو چەکانەی بۆ نەناردووە تا بتوانێت وەک پێویست ڕوبەڕووی چەکدارە توندرەوەکان ببێتەوە. دەژڵێت چەکدارانی داعش تازەترین چەکا پێشکەوتوەکانی عێراقیان کەوتۆتە دەست بۆیە ئەو توانە سەربازیانەی هەرێم تەنیا هی ئەوەن شەڕی میلیشیایەکی پێ بکات نەک دەوڵەتێکی پرچەکی قورس و پێشکەوتوو. وەک سەرۆکی حکوومەتی هەرێم دەڵێت شەڕی داعش پێویستی بە هاوپەیمانی نێودەوڵەتی هەیە بۆ ئەوەش هەرێم لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەگەڵ بەغداش هاوکاری دەکات بۆ ئەوەی گروپە توندڕەوەکان وەدەربنێن. بەڵێ بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر ئێستا ئەچین لای برزۆ مەجید ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆڕان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە. کاک برزۆ شەو باش. شەوی ئێوەش باش، زۆر سپاس. زۆر سپاس. کاک برزۆ سەرەتاگە لەو پرسیارەوە دەست پێ بکەین لەم بارودۆخەی ئێستاە مشتومڕ کەوتۆتەوە لەسەر ئەوەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی و کۆمەڵێک وڵات بە تایبەتی ڕەزامەندیەوەیان دەربڕیەوە کە چەک ڕەوانەی هێزی پێشمەرگە و عێراق بکەن بە شێوەیەکی گشتی بۆی کە هیچ نەبێ یارمەتی پێشمەرگەی پێ بدات لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعشە. پرسیارە گرنگەکە لەوەیە تا چەند پەرلەمانی کوردستان ئاگاداری ئەو مەسەلەیە و هەروەها ڕۆڵ و کاریگەری چییە بێت لەو بابەتەیە؟ بەڵێ جارێ بە شێوەیەکی گشتی لەم دۆخی هاتوتە پێشەوە هەم بە دیوە سەربازیەکەی هەم بە دیوە سیاسیەکەی هەم بە دیوە مرۆیەکەی پێم وایە پەرلەمان بە دەوری گرنگی خۆی هەستاوە و کاری زۆر باشی کردووە لەو هەبوو لیژنە هەمیشەیە کە هەیبوو و لیژنەی تایبەتمەندی دروستکرد و سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەکان و پەرلەمانتاران زۆربەی هەر زۆریان هەموو ناوچەکانمان بەسەر کردەوە بۆ بەسەرکردنەوەی ئاوارەکان بەسەرکردنەوەی بەرەکانی شار دابینکردنی پێداویستی بە پێی توانە ئەوانە. بۆیە من بۆ خۆم پێم وایە لەبەرەوە نیە ئەندام پەرلەمانم ئەوەی خۆم دەیبینم پەرلەمانی کوردستان بارش خۆی هەستا سەبارەت بەوەی بەدیوە سەربازیەکە یاخود ئەو تەیدە نێودەوڵەتی و ئەو هاوکارە سەربازیەی کە وڵاتان کردویانە بۆ هەرێمی کوردستان پەرلەمان چەند ئاگای ئێمە بۆ خۆمان لیژنەیەکی تایبەتمەند بوون دروست کراین بۆ ئەوەی هەم لەگەڵ وەزیری پێشمەرگە و لەگەڵ وەزارەتی پێشمەرگە دانیشین بۆەوەی تێبگەین شێوازی هاتنی چەکەکان زۆری هاتنی چەکەکان لە هەمووی گرنگتر حەقی تەسەڕف چی حەقی تەسەڕفیە بەو چەکانە و چێ تەوزیعی دەکا بۆی لەگەڵ جەنابی وەزیری پێشمەرگە دانیشتین ئەوەی مای خۆشحاڵی بوو بۆ ئێمە وەزیری پێشمەرگە پێڕاگەیاندین کە هەموو پرۆسەی ناردنی چەکەکە و وەرگرتنی چەکەکە و دابشکردنی چەکەکان بە سەبەرە جیاوازەکانی جەنگدا بە سەبەرە جیاوازەکانی شەردا وەزارەتی پێشمەرگە خۆی سەرپەرشت دەکات. بۆیە پەرلەمان لە ڕێگای وەزارەتی پێشمەرگە و لە ڕێگای بەدواداچوونەکانی خۆمان ئاگاداری وردەکاریەکانی هێنانی چەک و دابشکردنەکەین و لە هەمووشی گرنگتر وەکوتم حکوومەت کە بریتە لە وەزارەتی پێشمەرگە و وەزیری پێشمەرگە سەرپەرشتی دابشکردنی چەکەکان دەکات. بەڵێ کەواتەیە کاک برزۆ ئەگەر بەشێکی گشتی باز لە هاتنی هاوکاری بکەین تەنها دیوە سەربازەکەینە بە دیوە مرۆیەکەشەوە بە شێوەیەکی گشتی هاتنی هاوکاری بۆ کورد لەلایەن وڵاتانی ئەوروپاوە بۆچی پەرلەمان دەوترێت ئەو ڕۆڵەی نەبینیوە ئەو ڕۆڵە بەرچاوی نەبینیوە؟ ئێوە چۆن ئەمە ڕوونەکەنەوە؟ چۆن
من وەکو باسم کرد پەرلەمان بە دەوری باش خۆی بە دەورێکی گەورەی خۆی هەستاوە جگە لەوەی چەندین سەردانی مەیدانی ئاوەرەکان و بەرەکانی شەڕمان کردووە سەرۆکایەتی پەرلەمانیش لەگەڵ هەموو سەرجەم قونسڵ و قونسڵخانەکانی دەوڵەتانی بیانی کە لە هەرێمی کوردستاندان لە شاری هەولێردان سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمان لەگەڵیان دانیش لەگەڵیان کۆبەوە داوای ڕێی عامی لێکردن داوای پشتگیری لێکردن داوای هاوکاری مرۆیی لێکردن داوای هاوکاری سیاسی لێکردن داوای هاوکاری سەربازی لێکردن بێگومان لە ڕووی پژگیرە نێودەوڵەتەکەش پەرلەمان دەوری گرنگی خۆی بینیوە. بەڵێ کاک برزۆ پێش ڕووداوەکانی شنگال و پێش ئەوەی کە هێزی چەکداری داعش هێرش بکاتە سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان پێش ڕوودانی ئەو دۆخە لیژنەی پێشمەرگە و پەرلەمانی کوردستان کۆبوونەوە و چەند ڕاستپاردەیەکیان دەرکرد NRT ئەوە بوو کە چاوپێکەوتنی لەگەڵ سەرۆکی لیژنەی پێشمەرگە کرد لە پەرلەمانی کوردستان و باسی لەوە کرد کە کۆمەڵی ڕاستپاردەمان دەرکرد و لە زووترین کاتە ئەینێرینە سەرۆکاتی پەرلەمان بۆی کە با بڵێن بڕیاری کۆتایی لەسەر بدرێ پرسیارەکە لەوە حکوومەتی هەرێم کە بە ئێستاش و ئەم ڕووداوانە ڕوویداوە تا چەند ئەو ڕاستپاردانەی پشتگوێ خستۆ یاخود تا چەند لەسەری ڕۆشت و جێبەجێ کردو یان چی لێ هاتووە ئەو ڕاستپاردانە لە ئێستاە؟ بێگومان ئێستا هەرێمی کوردستان باشووری کوردستان لە ڕووی بەرەنگاربوونەوەی هێزەکانی داعش لە ڕووی هەوڵدان بۆ ئازادکردنەوەی هەندێک شوێن لە ڕووی هەوڵدان بۆ پەلەماردان و تێکشکاندون دەرپەڕاندنی داعش لە ڕووی هەوڵدان بۆ گرتنەخۆی ئاوەرەکان و دابینکردنی پێداویستەکانی بۆیان ئەوەی پێی دەڵێن لە دۆخێکی هەستیار و پڕ کار و مەشغوڵیدایە بۆ لە دۆخێکی وا جەنجاڵی کار و باردا تۆ مەسەلە ڕۆتینی و ئیداریەکان لەوانەی نەتوانی لە ئێستادا تەقیمی زۆر باشی بکەیت بەڵام پێمان وابێ حکوومەتیش بۆ ڕاستپاردەکانی پەرلەمان بۆ تێبینیەکانی پەرلەمان بۆ بڕیارەکانی پەرلەمان تا حدێک بە تەنگەوە هاتنی هەبووە بەشێشی پەیوەندی بەو قەیرانە لە هەرێمی بەڵام کاگورزۆ ئێمە باز لە ڕاستپاردە و بڕیارەکان ناکەین بە شێوەیەکی لە پەرلەمانی کوردستان باسی ئەو ڕاستپاردەیە کە بە دیاریکراوی پێش ڕووداوەکانی شنگال پەرلەمانی کوردستان قسەی لەسەر کرد و تایبەتیشە بە پێشمەرگە زانین لە ئێستا مەبەستەکەم لەوایە کە تایبەتە بە پێشمەرگە پێویست بۆ ناکە حکوومەت زیاتر بەدەمەوەی بچێ و زووتر بڕیاری لەسەر بدا ئەوجا پرسیارەکەی جەنابەت بەجێ من خەریک بوو لە بڕگەکانی تری قسەکانم ئەوە بۆ جەنابەت تاوەکەم جەنابەت پرسیارەکەت کردەوە بەڵێ ئێمەش بۆ خۆمان باسمان کردووە ئەو ڕۆژە لە سەردانەکەی وەزیری پێشمەرگەش لە دانیشتەکانی پەرلەمانیش باسمان کردووە پێش ڕووداوەکانی شنگال و ئەو ناوچانە ئێمە پێشتر لە جەولەیەشتردا جەولەی مەیدانیمان کرد بوو هەندێک سەرنج و تێبینیمان دابوو دەربارەی دۆخی شنگال و چەند ناوچەیشتر بۆیە وەکو ڕەخنەیەک ئاڕاستی حکوومەتمان کرد ئێستاش دەیڵێن دەبوایە دەسەڵاتی جێبەجێکردنیان حکوومەتی هەرێم و دام و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێم باشتر گوێیان بە ڕاستپاردەکانی ئێمەدا بە ئێمە پێمان وایە ئەگەر بە تایبەت دەربارەی شنگال و دەوروبەری ئەگەر سەرنج و تێبینیەکانی ئێمە باشتر گوێ لێ ڕاگیرابە لەوانەیە دۆخەکە بەو جۆرە نەبووایە بەڵام وەکو باسیشم کرد دۆخێکە پڕ لە جەنجاڵی پڕ لە مەشغوڵی خونچەخا من دەمی لەوەش یعنی ئەم دۆخە گشتێ شتێشکەشی بە ئێمە وت دەرفەتێکی زۆر باش بوو جگە لەوەی ئینشاءالله و پێشم وایە سەتاسەد هەروار دەبێ ئەو ناوچانە پاک دەکرێنەوە لەو تیرۆریستانە ناوچەکانی تریش ئازاد دەکرێتەوە قەیرانە داراییەکە و قەیرانە سیاسیەکەش چارەسەر دەبێ بەڵام دەمێ ئەو بڵێم خێرێکی شتێدا بوویان دەرفەتێکیدا بە ئێمان لە ڕووی سەربازی لە ڕووی هەماهەنگی نێوان حکوومەت و پەرلەمان لە ڕووی پێکەوە ژیانی سیاسی و حزبی لە ڕووی هەبوونی یەک هێڵی نیشتیمانی نوێتەوەی لە هەرێمی کوردستان دەرفەتێکی زۆر باش بوو بۆ هەموو لایەکمان بۆی بەخۆمان دابچینەوە بۆی لە هەندێک شتی شتێ بگەین لە دوای تێپەڕاندنی چەندین قۆناغ لە هەرێمی کوردستان لە ساڵی 92 تا ئێستا هەندێک مقاوماتمان هێشتان بە تەواوی دروست نەکردووە هەندێک کەلێنێک کەم کورتیمان تاواپڕ نەکردوتەوە لە ڕووی پێکەوە ژیانی سیاسی و حزبی نەمانتوانیوە بگەینە ئاستێک کە لە تەموحی هەموو لایەکمان بێ بۆیە ئەوەی جەنابەت باسی دەکەی بەڵێ ئەگە حکوومەت باشتر گوێ لە ڕاستپاردەکانی پەرلەمان بگرتبە هەندێک دۆخ لەوانەیە ڕووی نەدابە بەڵام ئینشاءالله دوای تێپەڕانی ئەو قۆناغانە وەکو باسم کە خۆم دڵنیام داعش و ئەو شتانە کۆتایی پێدە و دۆخەکە ئاسایی دەبێتەوە ئەرچی هەموو لایەکمانە بە ویژدانانە بە بێلایەنانە دوور لە بەرژەوەندی حزبی و سیاسی و ململانی تەسک بین خوێندنەوەیەکی زانستیانە واقعیانە سیاسیانە بۆ ئەوە بکەین ڕوویدا چۆن ڕوویدا و خەلەل و کەمکورتەکانمان چی بوو. بەڵێ کاک برزۆ بینە سەر گەیشتنی هاوکارێ سەربازیەکان بۆ هەرێمەک و دەوترێکە چەند وەجبەیەک لەو چەکانە گەیشتوتە هەرێم بە شێوەیەکی گشتی پەرلەمان تا چەند ئاگای لەوەیە کە بە چه میکانیزمێک ئەو چەکانە دابەشەکرێ بەسەر میحوەرەکانە.
بەڵێ وەکو باسم کرد دیسان ئەو لیژنە تایبەتەیە کە ئێمە لیژنەیەش کاتیمان دروست کردووە بۆ ئاگداربوون لەسەر لەبەری دۆخەکە لە ڕووی مرۆیی لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی ئەو ڕۆژە سەردانی وەزیری پێشمەرگەمان کرد لە ڕێگای وەزیری پێشمەرگە و لە ڕێگای بەدووە داچوونەکانی تریشەوە هەستمان بەوە کرد کە وتم هەم وەرگرتن و دەسەڵاتی دابەشکردن و شێوازی دابشکردنەکە لە دەست وەزیری پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە ئەوە خۆشحاڵی کردین و بە پێی پێداویستی و قەبارەی بەرەکانی شڕ دەبێ هەر بەرەیەک لە ڕووی ژمارە لە ڕووی عەدەد و جۆری دوژمن لەو بەرێدا یعنی بە کوردیەکەی بە پێی چەندایەتی و چۆنایەتی هەر بەرەیەک ئەم چەکانە دابش دەکرێت. بەڵێ وەکەوەی کە وەزارەتی پێشمەرگە بڵاوی کرێتەوە کە تا ئێستا چەکی با بڵێن هاوکاری سەربازی فەرەنسا و ئەمریکا گەیشتووە هەرێمی کوردستان واتە لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان هەماهەنگێکی هەیە لەگەڵ وەزارەتی پێشمەرگەیە کە بەسەر چ مەحوەرێکە بەسەر ئەو بەشانی کە لەبەری جەنگان کە چەکیان ئەدرێتێ بەو جۆرە لیژنەی پێشمەرگە لەگەڵ یان نابێت یعنی هەماهەنگێکی بەردەوامی هەبێ لەگەڵیانە ئاگای لێ بێت چۆن ئەم چەکانە دابەشەکەن. خۆی لیژنەی پێشمەرگە و هەموو ئەو لیژنە کاتیا تایبەتانی بۆ ئەم دۆخە دروستکراون بێگومان بە بەردەوام لەگەڵ حکومت لە کۆنتاکت و لە پەیوەندیدان بەڵام بۆ هەندێک وردەکاری و جزئیاتی سەربازی لەوانەیە ئێمە نەچینە ئەو وردەکاری سەربازیانە ئێمە هێڵە گشتیەکان خطوتە عامەکان لەگە وەزارەتی پێشمەرگە و حکومەتی هەرێم باسمان کردووە ئەوەی کە ئێمە قسەمان بووە ڕاستپاردەمان بوویان گفتوگۆمان بووە لەگەڵ لایانی پەیوەندیدار لە حکومەت و لە وەزارەتی پێشمەرگە کە پێویستە کەم و کورتیەکان لە ڕووی چەکەوە لە ڕووی ئەسلیحەوە لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی هەم ژمارە پێشمەرگە هەم ژمارە چەکەکان و جۆرێتی چەکەکان و ئەوانە لە ڕووی هێڵە گشتەکان و بە شێوەیەکی گشتی قسەمان لەگەڵ کردوون بەڵام ئەوەی تەواو پەیوەندی بە مەسائلی تەکنیکی و وردەکاری ئیداری ئەوانە هەیە بێگومانەوە ئەرچی تەواوی وەزارەتی پێشمەرگەی و خۆیان جێبەجێ دەکەن بەڵام ئێمە لە هێڵە گشتەکاندا لەگەڵیان بە بەردەوام لە سەخەتین. بەڵێ کاک برزۆ لە کاتی گەیشتنی ئەم چەکانەیە کە هەمووی ڕەوانەی حکوومەتی هەرێمی کوردستان نەکرێ ئێوە تا چەند بەرپرسیارن یاخود تا چەند ئەو ڕاستپاردێتان پێدرێت کە ئەم چەکانە تەنها بۆ پرسە نەتەوایەتیەکان بەکار بهێنرێت و بۆ ناوخۆ بەکارنێت بۆ شەڕی ناوخۆ بە هیچ جۆرێک ئەم چەکانە بەکار نێنێت مەبەستەکەم لەوایە کە تەنها هێزێک چەکی لەژێر دەستا بێت و هێزەکانی ترنا واتە ئەم چەکانە تەنها لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بێت و بۆ ڕوبەڕووبوونەوە یاخود بۆ هەڕەشە و مەترسی بێت کە ئەویش پرسی نەتەوایەتیە. پرسیارەکەت زۆر بەجێیە لە دوای تێپەڕانی هەرچەندە ئێستا کاتی باسکردنیان هەڵدانەوەی هەندێک لاپەڕە نیە بەڵام بە کورتی بۆ جەنابەت باسیکەم ڕێی شخصی خۆم لە دوای تێپەڕاندی ئەو هەموو قۆناغ تفت و تاڵە شەڕی ناوخۆ و ئیتفاقی واشنگتن و ئیتفاقی استراتیژی و دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆن و دواتر ئێستا پێکەنانی حکوومەتی مکەفراوان و حکوومەتی نیشتمانی اینجا ئێستا ئەو یەک ڕیزەی لە بەرەنگاربوونەوەی تیرۆر و داعش لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت اینجا ئەو یەک ڕیزەی وا دروست دەبێ بۆ گفتوگۆ و دانووسان و مفاوەزات لەگەڵ بەغدا بۆ پێکەنانی حکوومەتی داهاتویان حکوومەتی تازای عراقی پێم وابی تێپەڕانی زۆر قۆناغە بۆیە هەر حزبێک هەر پێکهاتەیەکی سیاسی لە هەرێمی کوردستاندا دژی ئەوە بێ کە هێزەکان تەواوێک بخرێن دژی ئەوە بێ کە هەرێمی کوردستان دەبی هێزێکی تەواو نیشتمانی و تۆکمەی هەبێ پێم وابی ئەمە جورئەتی دەوێ و نەنجی و عیبێک دەبێ بۆ هەر حزب و پێکهاتەیەکی سیاسی کە دژی ئەوە بێ هێزەکان تەواو یەخرێنەوە هەمووی لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە وەکو دامەزراوەیەکی نیشتمانی و نەتەوەی ئەو هەرێمە بێ و لەگەڵ ئەوەشدا پێم وابێ قۆناغە سیاسەکان وردەوردەوا تێدەپەڕێنرێن لە هەرێمی کوردستاندا ئیتر حزب نابێ هێزی هەبێ دەبێ حکوومەت هەبێ حزب نابێ هێزی چەکداری هەبێ دەبێ نیشتمان هەبێ بۆیە دەبێ هەوڵ و تەقەلا و ئەجێندای هەموو لایەکمان لە ئێستاوە بۆ داهاتوو بۆ ئایندەش وردە بنەما نیشتمانەکەی هێزەکەمان بەهێزترکەین ئەوەی کە نابێ چاک لە دەستی حزب بێ چکە بە پێی یاساش قەدەغەیە ئەگەر حزب هێزی هەبێ بەڵام وەکو باسم کرد ئێستا دۆخەکە ئەوەیە زۆر نایەنە سەر وردەکاریانە و پێشمابی ئەو دۆخەمان تێپەڕان چۆن دەبێ ئێمە خۆی ڕاستە پرسیارەکەی جەنابەت ئەوەیە نابێ یعنی چەک بە هیچ شێوەیەک لە نیزاعاتی داخلی لە شەڕ و ململانەی داخلی بەکاربێنرێ بەڵام پێم وایە ئەو قۆناغەمان تێپەڕاندووە هەر حزب لایەن و پێکاتێکی سیاسی ئەگە بە خیاڵیش بیر لەوە بکاتەوە بۆ ساختکردنەوەی ململانی سیاسیەکان لە هەرێمی کوردستانە پەنا بۆ چەک و بۆ شەڕ بدرێت کە پێم وابی ئەو لاپەڕەمان تێپەڕاندووە ئینشاڵڵا قەنایانەوە سەری ئەوە زەرێکی ئێزگار گەورە دەکا وەکو دەڵێ ڕووی ڕەش دەبێ بەرامبەر مەبێژوو. بەڵێ کاک برزۆ فراکسیۆنی گۆڕان ئێستا لە دەسەڵاتە وەزیری پێشمەرگەش گۆڕانە هەموو لایەکشمانەزانی کە چەند مانگێک بەسەر پێکێنانی کابینەی حکوومەتە تێپەڕی و
تا ئاسێکە توانین بڵێن کە کارەکانی حکوومەت کەوتۆتە سەر سکەی خۆی وەکو ئەوەی کە تا ئێستاش بەشێک لە بزوتنەوەی گۆڕان باز لەواکە کە هێزی پێشمەرگە هێزێکی یەکگرتوونیە وەک ئەوەی کە لە پێش هەڵبژاردنیش بزوتنەوەی گۆڕان بانگەشەی بۆ کرد کە بچنە دەسەڵاتکار بۆ ئەوەکەن کە هێزێکی یەکگرتووی نیشتیمانی هەبێت ئێوە لەو کاتۆ هەتا ئێستا و ئەم دۆخەش کە ڕوویداوە تا چەند کارتان کردووە ئەو هێزە یەکگرتووە نیشتیمانیە دروست بکەن یان با بڵێن هەر لە ئەساسا کارتان بۆ کردووە؟ بەڵێ جارێ هەر کارنامەی سیاسی و گوتاری سیاسی و بەرنامەی سیاسی بستنەوەی گۆڕان بۆ حکومڕانی هەم لە کاتی ئۆپۆزیسیۆن بووندا لە ڕابردوو هەم بۆ حکومڕانیکردنیش خۆ دەزانی لەسەر بنەما نیشتمانی و نەتەوەیەکان دروست کراوە یەک لەوانە بە نیشتمانیکردنی تەواوی هێزەکان بوو بەڵام من بە سێ خاڵی کورد وەڵامی ئۆپسیاری جەنابەت دەدەمەوە هەموو لایەکمان کۆچین هەر بە معادلەیەکی حیسابی بیرکاریانە سێریکە گەندەڵی و کەم و کورتی 23 ساڵی بەدوو بە سێ مانگ عیلاج دەبێت نەخێر عیلاج نابێت کاتی زیاتری دەبێت یەکدەنجی و یەکدەستی زیاتری دەبێت دوو تەمەنێکی کورتە کابینە هێشتەمی حکومەت دروست بووە بەڵام بەو معنایەژنا لە ساڵی 92 دایانجار وترا حکومەت هەرێم ساوایە هەتا لە هەندێک قۆناغیدا تووشی ئیفلیس بوون بوو بەڵام ئەوجارە بە واقعی تەمەنێکی کورتە دروست بووە اینجا خۆ حکومەتەکەش لەم حزبەکان پێکاتوە تەنها لە وەزیرەکانی گۆڕان پێک ناتوە لەوانە خاڵێکی تر کە سێم خاڵە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێت ئێمە لە حکومەتەکە زۆر بەداخەوە لەسەر دۆخێکی تاو قەیراناوی دروست بوو قەیران لەگەڵ بەغدا قەیران لەگەڵ داعش قەیرانی سوتەمەنی قەیرانی دارایی و ئێستا پرۆسێسی پێکێنانەوەی حکومەتی عێراق و ئەوانە وا دەکا کە ئێستا تۆزێ زوو بێ هاونیشتمانیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەقیانە ئاست طموحیان بەرزترکەنەوە ڕخنە و سەرنجی تێبینەکانیان بڵێن بەڵام پێم وابی بۆ تەقییمکردن بۆ هەڵسەنگاندن لەبەر ئەو سێ خاڵە من بۆ جەنابەت بەیانم کرد جاری تۆزێ زووە بەڵام بستنەوەی گۆڕان و هەم کاربەدەستە وەزیرەکان و کاربەدەستان و پەرلەمانتاران بستنەوەی گۆڕان کە ئێستا ناو دەسەڵاتین کار بۆ بەجێهێنان و بە عەمەلیکردنی کارنامە سیاسیکە خۆمان دەکەین بەڵام کاک گورزۆ بەڕێستان وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆڕان ئەتوانیت ئەوەمان پێ بڵێ کە بزوتنەوەی گۆڕان گرنتی ئەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەیە کە لە ماوەی کاری ئەم 4 ساڵەیە ئەتوانێت ئەوەی کە بانگەشەی بۆ کردبوو وەدی بهێنێکەی و شێزێکی یەکگرتووی نیشتیمانیە ئەتوانێت بزوتنەوەی گۆڕان گرنتی ئەوە بە؟ ئەو پسارێزە نابش زۆر بەجێ جگە لە هێزی پێشمەرگە و هێزی چەکدار و بە نیشتمانیکردنی هەموو ئەو دام و دەستگایانە هەتا بۆ کۆی گشتی سەرجەم سێکتەرەکان سەرجەم بوارەکانی خزمەتگوزاری سیاسی سەربازی دارایی ئابووری هەموو ئەو هەرێمە ئێمە بۆ هاتینەتە دەسەڵات بۆی ئەوانە جێبەجێکەین هەر حزب و پێکاتێکی سیاسیش بەربەست بێ لە بەردەم حکوومەت یاخود بەربەست بێ لە بەردەم وەزیرەکان و کاربەدەستانی بستنەوەی گۆڕان لە نێو دەسەڵاتدا ئێمە ناشارینەوە باسی دەکەین لە ئەعلام تاوانباریان دەکەین اینجا شتێک بەبیر جەنابەت بێنمەوە کاتی خۆش و کە بستنەوەی گۆڕان وردە لەدایک دەبوو داخلی هەڵبژاردن بوو لە 25 هەفتی 2009 زۆر کەس پێی وابوو لەگەڵ ئەو هەموو دژایەتیی کرا ئەو هەموو شەڕە دەرونیە شەڕە داراییە شەڕە سیاسی کرا بستنەوەی گۆڕان ناتوانێت خۆی بگرێ و دروست بێ بەڵام لەگەڵ ئەو هەموو بربەستە زۆرە خۆی دروست کردو لە 4 ساڵی ئۆپۆزیسیۆن بووندا بە قسەی دۆست و نار توانی نمونەی جوان داهێنانی نوێ بێنێتەکایەوە شەقامی سیاسی یان چۆن لە ئۆپۆزیسیۆن بوو ناتوانیمان لەگەڵ ئەو هەموو ئەزیەتە زۆرەوە بکەین بێگومان لە دەسەڵاتی شەوڵ دەدەین هەمان نمونە پێشکەشکەینەوە چێژ بەربەست بوو بۆمان باسی هەوڵدان جیایە لەگەڵەوەی کە تۆ گرنتی بە هاوڵاتیانی خۆت بدەیت تا ئەم دەقەیە تۆ وەڵامی پرسیارەکەی منت نەداوتەوە من ئەڵێم بزوتنەوەی گۆڕان لە 100% ئەتوانێت گرنتی بە هاوڵاتیانی خۆی بدا لە ماوەی کاری 4 ساڵی داهاتووە ئەتوانێت ئەم هێزە یەکگرتووە نیشتیمانیە دروست بکات کە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە هاوڵاتیانی هەرێمی بەوە با بڵێن بەرچاوڕوو نەکرد کە هەتا ئێستا هەرێمی کوردستان خاوەنی هێزێکی یەکگرتووی نیشتیمانی نییە ئەم ئەتوانێت بەم 4 ساڵە ئەمە بکات من پێم وایە وەڵامی پرسیارەکەتم دایەوە بەڵام دیسان بە شێوازتر بە دوو خاڵی کورد جواب دەدەمەوە ئەگەر 111 کورسەکەی پەرلەمانی کوردستان هەر 111 کورسەکە بزنەوەی گۆڕان بە ئەگەر کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆک و لە جێگرو لە وەزیرەکان هەمووی بزنەوەی گۆڕان بە لێرە دەمتوانی پێ بڵێن بەڵێ 100% گرنتی دەدەین 100% زەمان دەدەین بەڵام ئەمە دیوێکی خاڵی دومی ئەوە بەڵێ دیسان گرنتی ئەوە دەدەم کە وەزیرەکان کاربەدەستان پەرلەمانتاران بزنەوەی گۆڕان نەهجی سیاسی و حزبی بزنەوەکە لە پشتی کابینەی حکوومەتەوە گرنتی ئەوە دەدەین کە لەسەر هێڵە گشتەکانی خۆمان لا نادەین کە بریتە لە بەنیشتمانیکردنی سەرجەم دامەزراوەکانی هەرێمی کوردستان اینجا بە تایبەتیش ڕێخستنەوە و تۆکمەکردنەوە و توندوتۆڕکردنەوە و بەنیشتمانیکردنەوەی تەواوی هێزەکانی پێشمەرگە لەوەشیاندا مادەم خێری ملەتی تێدایە بەرژەوەندی گشتی ملەتی تێدایە پێم وابی هەموو حزبەکانێکەش دەبێت لەگەڵ وەزیری پێشمەرگە کە بستنەوەی گۆڕانە هاودەست بن هاوکار بن بۆ ئەوەی قۆناغێکی مێژووی تێپەڕێنین. بەڵێ کاک برزۆ ڕاهێنان
بە پێشمەرگە مەشقکردن بە هێزەکانی پێشمەرگە ئێستا کە ئەو پێشمەرگانە لەبەری جەنگن ینی پێتان وایە کە ئەو ڕاهێنانیان پێکراوە تا چەند مەشقکردن بە پێشمەرگەکانی هەرێمی کوردستان وەک خۆی لە ئاستی پێویستدا بووە. وەک باسمان کرد ئێستا قۆناغی شەڕەکەی هەموو لایەکمان خەریکی شەڕەکەن بۆی بەسەر ئەو تیرۆریست و داعشانە سەرکەوین و ئیستیقرارێکی باشتر لە ڕووی دارایی و لە ڕووی سیاسی و لە ڕووی زۆر شتووە بگەڕێنەوە بەڵام وەکوتیشم بە جەنابتم ڕاگەیان دەرفەتێکی زۆر باش بوو یعنی دیوێکی تری ئەم شەڕە وەکو دەڵێ ها شەڕە خێریش تێدا لە کوردەوارەکەی خۆمان دیوێشتری خێرەکەی ئەم شەڕە بە دیوێشان ئەوە بوو دەرفەتێکی دا هەموو لایەکمان بۆی سڵ نەکەینەوە لەوەی لەمە دووە مڕازعەیەک پێداچنوێشی زۆر باش بە هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕووی دارایی لە ڕووی ئیداری لە ڕووی سەربازی لە ڕووی ڕاهێنان لە ڕووی تەمرین و تەدریب و لە ڕووی تەغزیە و تەسلیح و چەکدارکردن و هەموو ئەوانە دەرفەتێکی زۆر باشە ئیشاڵڵا ئەو شەڕ و شۆڕەوردە کۆتایی بێتە و هێزی پێشمەرگەی کوردستان سەر دەکەوێت دوای ئەوە ئەرچی هەموو لایەکمانە بە زانستیانە لە ڕووی تەدری و لە ڕووی هەموو شتەکانیکەوە پێدابچینەوە بەڵێ بێگومان بەش خۆی کەم کورتی هەبوو ئەوە نیە بڵێ تاو لە ئاس پێویستدا بووە بێگومان کەم کورتی هەبووە. بەڵێ کاک برزۆ هاتنی گەریلا بۆ کوردستان ئێوە چۆن خوێندنەوەی بۆکەن پێتان وایە کە ئەمە لە ئێستا و بۆ داهاتوش کارێکی ئاسایی دەبێت کێشەی لێ ناکەوێتەوە؟ وەکوتم ئەمەشان ڕێک پەیوەندی بەوە هەیە کە ئەم شەڕە دەرفەتی تریدا بۆی پێداچنەوە گشتی بە سەرجەم بوارەکان بکەین بۆ یەشێک لەو بوارانە یەشێک لەو بنەمایانە مەسلەی پێکەوە ژیانی سیاسی و حزبی بوو هەم لە باشووری کوردستان هەم پێکاتە سیاسی و هاونیشتمانانی باشووری کوردستان لەگەڵ پێکاتە سیاسی و هاونیشتمانیانی پارچەکانی دیکەی کوردستان لە ڕۆژئاوا لە باکوور لە ڕۆژهەڵات و ئەوانە بێگومان ئەمەشان ئێستا دۆخی شەڕە لەوانەیە نەتوانین زۆر بەوردی قسەی لەسەر بکەین بەڵام لە دوای تاوابوونی وەکو باسم کرد تێپەڕانی ئەم قۆناغا بۆ پێکەوە ژیانی سیاسیەکە بۆ هاوکاری سەربازیەکە بۆ تەعاونە سەربازیەکەش دەمێت لەمە دووە لەسەر هەندێک پرەنسیپ و بنەما قسە بکرێ ڕێکەوتن بکرێ بۆ ئەوەی بە شتێکی ئاسایی لێک بدرێتەوە بەڵێ هاتنی گەریلاکان تەفسیری جیاواز لەولا بۆی کرا بەڵام دوجار ئەوەی کە کۆکردنەوە بەرەکانی شەڕ بوو بەرەی ئازادکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان بوو بەڵێ لە ڕووی بەڵام کاک برزۆ لەم دۆخەی ئێستای و لە داهاتووشە چۆن مامەڵە لەگەڵ هەندێک پرساکەن بۆ نمونە لە شنگال یەکینەکانی پاراستنی گەلی یەپەگە دروست کراوە ینی پێ دوایە بەرپرسانی کردوایی چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیەکەن کارێکی قورس نابێت؟ بەڵێ وەکو باسم بەڵێ وەکو باسم کرد پێکەوە ژیانی سیاسی و حزبی دەستێوەردانی ئەقلیمیەکان تەداخلی ئەقلیمیەکان لە ڕابردوودا هەموو ئەوانە خاڵی لێنگەتیف و لاوازی تێدا بووە بەڵام خاڵی بەهێز لە بەرامبەرەوەدا ئەمڕۆ بەرەی ئازادکردنی ناوچەکانی کوردستان بەرەی شەڕی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ نێران لەگەڵ دژمنان لەگەڵ تیرۆریستان هەموو لایەکی کۆکردەوە کەم و کورتەکانی ڕابردوو ئەم کۆکردنەوەی ئەوجارەی هەموو هێز و لایەنە کوردەکان لە بەرەی شەڕ کەرستە و مادەی ئەرگومنت و مناقەشە و بنەمای جدین بۆ ئەوەی ئیتر بنەمایەکی تەواوی جدی و نوێ دابینی بۆ پێکەوەژانی سیاسی و حزبی بۆیە من پێم وایە لە ئێستادا قسەکردن لەسەر یان وردکردنەوەی ئەم مەسەلەیە لە ئێستادا کامل نەبووە کاتی نەهاتووە بەڵام وەکوتم ئێستا بەرەکانی شەڕبەرەی ئازادکردنی ئەو ناوچانە کۆمان دەکاتەوە ئەوەش خاڵێکی بەهێز و پۆزەتیفە کەم خاڵە نێگەتیفەکانی ڕابردوو لەگەڵ ئەم خاڵە بەهێزە ئێستا کە کۆمان دەکاتەوە بەڵام دوجارێک وەکوتم ئەوانە دەبێت لە ڕووی پرەنسیپی جوگرافی لە ڕووی پرەنسیپی سیاسی لە ڕووی پرەنسیپی پێکاتە حکوومەت هەرێمی کوردستان و چۆنەتی مامەڵەکردنی لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستان ئەوانە پێویستی بە ئەرگومنت بە مناقەشە بە جێگیرکردن بە ئیتفاقات بە لاوەنانی منافەسە سیاسی و حزبەکانەیە پێم وابێ لە ئێستادا شەڕەکە زیاتر زاڵترە باواز لەوە بێنین لە دوای تێپەڕانی قۆناغەکە پرسیارەکەی جەناب زۆر بەجێیە دەبی بە وردی و بە توندی قسە لەسەر بکرێ و ئیتر تەسبیت دەکەین و قۆناغێکی تونند و تۆڵی هاوکاری هەموو لایەنەکان بێنینەکایەوە. بەڵێ کاک برزۆ باز لە هاوکاریەکانی با بڵێن ناو هەرێم بکەین ینی بۆ نمونە پەرلەمانی کوردستان تا چەند هاوکاری ئەتوانێت ئاوارەکان بکەوەکو هەمومان نەزانی کە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان جۆرێک لە شڵەژان دروست بووە بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆر هاوڵاتی ئاوارە ڕووی کرۆتە هەرێمی کوردستان هەر لە ڕووی ژماری دانیشتوانەوە بێ لە ڕووی خزمەتگوزاریەوە بێ لە ڕووی پێداویستیەوە بێ کە ئەمە بۆ خۆی ژیانی هاوڵاتی ئاسایەکەشی تێگاوە پەرلەمانی کوردستان لەم دۆخەیە ئەتوانێت چی بکات چی پێ ئەکرێ؟
بەڵێ پێم وابێ لە وەڵامی پرسیارەکانی پێشووی جەنابیشت ئەومێت بەسەرکردنەوەی باشمان کردووە لەگەڵ ئەو قەیرانە دارایی لە هەرێمی کوردستان هەیە کە سەرجەم دامەزراوەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە بەڵام بەپێی توانای خۆی پەرلەمان پێم وابێ زیادش لە توانای خۆی لە ڕووی مادە و دابینکردی پێداویستی و لۆجستی بۆ ئاوارەکان بەرچ خۆی هەستاوە لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ڕاستەوانی پێمان بڵێ کە پەرلەمانی کوردستان هەتا ئێستا یارمەتی مادی کۆمەڵێک لە ئاوارەکانی داوە لە ڕووی دابینکردی پێداویستی و لۆجستی بەڵێ بڕێکی باش لەو توانە مادیە کە لە بەردەستی پەرلەمانە لەگەڵ ئەو قەیرانە داراییەش پەرلەمانی کوردستان بڕێکی زۆر باش لە پارە لە مادەی تەرخان کرد بۆ دابینکردنی پێداویستی ئاوارەکان بەڵام هێشتان لە ئاستی موحی ئێمەنیە وەکو پەرلەمان زیاتر داوا دەکەین بۆیە ویستمەوە بۆ جەناب تاوکەم لەگەڵ ئەوەی کە خۆمان ئەو پێداویستیانمان دابین کردووە لە سەردانەکانمان بۆ لای یەکە ئیداریەکان لە ناحیە لە قایم قامێر لە محافەزە لەگەڵ وەزارەتە معنیەکان بە بەردەوام و تا ئێساش لەگەڵ دابی لە مناقەشە و ئەوە هەتا لەگە منەظەمات و لەگە قوسڵخانەکانیش باس کراوە کە داوا لەوانیش بکەین دابینی بکەن. کاک برزۆ هەموو لایەکمان نەزانین کە لەگەڵ ئەوەی کە ئەو ژمارە زۆری ئاوارە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا لە کۆمەڵک زانکۆیان بڕیاردراوە کە تاقیکردنەوەکان لە شوێنی خۆیان بگۆڕدرێن واتە دوا بخرێن. پرسیارەکەی من لێرەیە پەرلەمانی کوردستان پێتان وایە کە پێویستی بە ئەنجامدانی کۆمەڵک دانیشتنی نائاسایی بێت بۆ ئەوەی کە چۆن بتوانن بە میکانیزمێک هیچ نەبێت ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەی هاوڵاتی پارێزگاکەی خۆیەتی بە جۆرێک ئاسایی بکرێتەوە کە ئەو ژمارە زۆری ئاوارە کاریگەری لەسەری نەبێت چکە لە ئێستا هەمومانەزانین کە زۆرترین کاریگەری دروست کردو بەس ئێوەکو پەرلەمانی کوردستان ئەتوانن ئەم دۆخە ئاسایی بکەنەوە هیچ نەبێت بۆ هاوڵاتیەکان. بەڵێ بێگومان لە ڕووی سایکۆلۆژێتی هاونیشتمانی کوردی لە ڕووی دابینکردنی پێداویستی وەکو باسم کرد بۆ ئاوارەکان لە ڕووی بەرزکردنەوەی معنەویاتی پێشمەرگە و بەسەرکردنەوەی پێشمەرگە و لە خزمەت دابوونی پێشمەرگە پێم وابێ پەرلەمان بارچ خۆی هەستاوە بۆ معلوماتی جەنابیشت پرسیارەکەی جەنابەت زۆر دقیقە بۆ دانیشتنی پەرلەمانیش ئێمە لەوانەیە نەماتوانی بێ لە ئەعلام بە وردی زۆر شیکەینەوە تەسەوڕ ناکەن جگە لە لیژنە هەمیشەیەکانی کوردستان چەند لیژنەی فەرعی و کاتیمان دروست کردەوە بۆی هەموو بوارەکانی ئەم دۆخە بتوانین تەختیەکەی دایپۆشین و بەسەریکەینەوە ئاگامان لێبێ و چاودێری بکەین بۆیە ئێستا تقریبان پەرلەمانی کوردستان لە دوا ساتەکانی خستنە سەر کاغەز و یان نووسینی راپۆرتی کۆتایی سەرجەم لیژنە هەمیشەیی و ئەو جەولانەی ئەو بەسەرکردنەوەی سەرۆکایەتی پەرلەمان پەرلەمانتاران لیژنە هەمیشەیەکان لیژنە تایبەت و لیژنە کاتەکان ئێستا لە قۆناقی بەڕاپۆرتکردنی سەرنجی تێبینەکانین بۆی لە ئایندەیەکی زۆر نزیک پەرلەمانی کوردستان دانیشتنی ئاسایی خۆی بکە لەوێ سەرنجەکان تێبینەکان ڕاستپەردەکانی خۆی بۆ خەڵکی کوردستان و بۆ مجتەمەعی نێودەوڵەتیش بەیانکە بەڵێ دانیشتنی پەرلەمان زۆر زەرورە و پێشم وایە لە ئایندەیەکی زۆر نزیک ئەو دانیشتنە دەکرێت. بڵێ کاک برزۆ سەبارەت بەو ئاوارانەی کە تا ئێستا شوێنی دیاریکراویان نییە بۆ ئەوەی هەندێک لەو قەرەباڵغی کە لە شارەکانە دروست بە بۆی هاتنی و ئاوارانەوە پەرلەمان تا چەند ئەتوانێت کەمپی ئاوارەکان بکاتەوە هەم قەرەباڵغی ناو شارەکانەکەم بکاتەوە هەم لە کۆمەڵێک لەو مەترسیانە نەجاتی بێکە بە لێشا و هاوڵاتیان ڕۆژانە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن. بەڵێ ئەوە شەوەکو باسم کرد لە هەموو جەولە و سەردانەکان باسی کراوە و پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان پێشنازێکیان بۆ ڕێکخراوە خێرخوازی و ئەو ڕێکخراوانی کە هاوکاری پەنابەران و ئاوارەکان دەکەن پێشنازێکی زۆر جدی و پۆزتیفی خستۆتە بەردەمیان ئەویشکردنەوەی کەمپی دائیمە کەمپی هەمیشەیی ئەگەر ئەم بیرۆکەی پەرلەمان سەر بگرێ بە هاوکاری لەگەڵ حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوە خێرخوازیەکان کارێکی زۆر باش دەبێت هەم ئەوانە کە شوێنیان کراوەتەوە لە ماڵەکان ئەوەی توانێت هەبوو باڵێن شوێنی بەکرێگرتووە یاخود لەناو ئەو ئاپارتمان و بینایانەی کە چۆڵن تێدا دەژێنوانە بەشێشیان لە کەمپ و لە مخەیەمەکانن بەڵام ئەو پێشنیاری پەرلەمانیش کراوە بۆ ئەوەی لەبەر وەزعی سیاسی عراق خۆمان دەزانین بەداخۆ عراق زۆر بەدەگمەن ئیستقراری بەخۆی بینیوە کەمپی هەمیشەیی کەمپی دایم بکرێتەوە ئەوەش دەچێتە چوارچێوەی مشوری یان واجبی پەرلەمان بۆ هاوکاریکردنی ئاوارەکان. بەڵێ کاک برزۆ لەگەڵ هاتنی و ئاوارانەیە گوێمان لێ ئەبێت کە کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی خۆبەخش دروست بووە یاخود هاوڵاتیان بەگشتی لە سەرجەم شارەکانەوە کۆمەک کۆکەنەوە ڕەوانەی ئەو ئاوارانەیەکەن. پەرلەمانی کوردستان لیژنەیەکی تایبەتی هەیە کە لەگەڵ ئەو نردنی کۆمەک و هاوکاریانەیە یارمەتیان باد لەوەی کە بە شێوەیەکی یەکسان بگاتە جێی مەبەستی خۆی و هیچ نەبێت تۆزێک لە پێداویستی و ئاوارانەکەم بکاتەوە یان پەرلەمان لیژنێکی تایبەتی وای نییە کە ئاگای لەوە بێت چۆن ئەو کۆمەکانە دابەشەکرێ بەسەر ئاوارەکانە.
لەوانێ بە دقیقی یان زۆر بە تەخەسوسی لیژنێش تایبەتمەند بۆ چاودێریکردنی ئەوە یاخود لەگەڵ دەرچوونیان بەو جۆرە دروست نەکرا بێت چکۆ پێمان وابێ ئێمە لە سەروی ئەوەدا ئەو کارەمان ئەنجام داوە پێشەوەی وردی کەین و لیژنەی تایبەتی بۆ دروستکەین وەکو بتم مەسلەی ئاوارەکان و بەسەرکردنەوەی ئاوارەکان و دابینکردنی پێداویستەکان لە هەموو لیژنە هەمیشەی و لیژنە تایبەت و کاتێکان دروستکراوە ڕنگ دەداتەوە یعنی کاری بەردەوامی ڕۆژانەمانە بۆیە ئەم کارە لە هەموو لیژنەکان مشتەرەکە هاوبەشە بۆیە لیژنەی تایبەتی بۆ دروست نەکراوە من نمونەیەکت بۆ دێنمەوە ئەو ڕۆژەت دوو ڕێکخراوی خێرخوازی لە کەرکووک و هەندێک کۆمەچیان کۆکردبووە دایانویست بیهێنە هەولێرەوەوانە بەرمونە من وەکو پەرلەمانتارێک تەلەفۆنیان بۆ من کرد داوای ئەدرەسیان دەکرد ئاوارەکان لەکوێ هەولێرن لە کام گەڕەکان لە کام جادن لە کوێن چۆن بیانگەینێ منیش هاوکاریم کردن ئەدرێسم دانێ عینوانم دانێ ئەوانە ئەو هەڵچوو کەوتەی من و دڵنیا پەرلەمانتاران تریش کردویانە دەچێتە چوارچەوەی وەڵام بۆ پرسیارەکەی جەنابەت یعنی ئێمە بە بەردەوام هەرچی داوای هاوکاری لە ئێمە کردبێ لەگەڵ یان بووینە زایدە وتم لە هەموو لیژنەکان ئەم ئەرکەی تۆ باسی دەکەی هەیە ڕۆژانە هەیە بۆ ئەرکێکی ڕۆتینی ڕۆژانە. بەڵێ کاگورجەبینە سەر بابەتی ئەوەی کە تا ئاستێکی زۆر بە چاوێکی حیزبیەوە دەڕوانرێتە بەرەکانی شەڕ و هەروەها ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگە لەگەڵ هێزی چەکداری داعشە پەرلەمان تا چەند ئەتوانێت لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە ئەمە نەهێڵێت واتە ئەم حیزب ئەوەندە چوە پێشێ فلان حیزب پێشڕەوی کرد فلان حیزب چەکدار دەنێرێت نەخێر بە یەک چاو هێزی پێشمەرگەیە لە پێشڕەویدایە نەخێر پاشەکشەی کردووە پەرلەمان چۆن نەتوانێت بە هەمانگی لەگەڵ حکوومەتە ئەم کارە ڕێک بخە. وەکو باسمان کردووە بەڵام وەکوتمان جارێ دۆخەکە دۆخی شەڕە دۆخی ئازادکردنی و ناوچانەیە دۆخی بەهانەوە هاتنی ئاوارەکانە گەناب سارەکەی جەنابەت زۆر بەجێ هەر بۆ معلوماتی جەنابەت من ڕێی شخص خۆم و تەسەوڕ دەکەم ڕێی زۆربەی لایەنەکانیش یان بەشێک لە لایەکان وابێ بۆ ئەم سەرنجە ئەو تێبینی کە جەنابەت باست کرد و چەندین سەرنجوی تێبینی تر جارێک کاتی ئەوە نێتاوکە ئەو قۆناغی تێپەڕی هەڵی گرین دواتر زۆر جدی زۆر بە دیسپلینی بەبێ خاترانە بەبێ خاتریکردن هیچ لایەک قسە لەسەکەم کورتەکانی بەکو باسم کرد لە ڕووی عسکەری لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسی و بە تایبەتیش لە ڕووی ئەعلامیەوە بەداخەوە هەندێک دیمەن و مەشهەدی ئەعلامیمان دیت جوابدان وەڵام شەڕی ئەعلامی وەڵامدانەوەی یەکتر تۆمەتبارکردن یاخود خۆ بەخاوەکردنی سەروەریەکان خۆ بەخاوەنکردنی سەرکەوتنەکان و خۆ بەخاوەن نەکردنی هەندێک شکست دەگە لەولا ڕوویدا بێ ئەوانە پرسیارەکەی منیش بۆ ئەوەی کە نەبینە بینەر و تەنها سەیبکریان پەرلەمانی کوردستان بکە. بەڵام ئەگەر ئێستا کاتی ئەوە نەبێ ئەگەر پەرلەمانی کوردستان لە ئێستا بە هاوکاری ئێمە پایم بخۆمان توانێت ئەم کارەکانەک ئەوەی تەنها بینەر بێت و بڵێ ئێستا کاتی و دواتر باسمان کردووە. بەڵێ باسمان کردووە ئێمە وەکو باسم کرد لە راپۆرتەکانی خۆمان کە ئێستا لە خۆناغەکانی کۆتایی نووسین راپۆرتەکانین ئەم خاڵانەمان هەموو تەدوین کردووە تۆمار کردووە ئەلەو سەردانەی بۆ لای وەزیری پێشمەرگە خۆمان لەگەڵی بووین ئەنجامماندا لەگەڵ جەنابی باسمان کرد ئەویش هاوڕابوو لەگەڵمان ئینجا لەو دانیشتە نائاسایی کە پەرلەمان دێکا ئەو خاڵانە زۆر بەڕوونی باز دەکرێت بەڵام وەکو وتمان یعنی تۆ لە شوێنە خراپەیە کارێک دەبینی با ئێمە جارێ ئەوە لێگەڕێن بۆی مەسەلە نەتەوەیی و نیشتمانیە حساسەکە زاڵکەین دوای وەکووتمان ئەگەر بێ سەرەوە بەڵێ هەندێک شوێن هەندێک حاڵەت هەندێک دیمەن هەیە ئەسڵەن دەبێ ئیزراعات و محاسبە و محاکەمەشی لەسەر بکرێ و خاتری کەس نەگیرێ بەڵام با ئێمە جارێ شەڕەکە و ئازادکردنی ئەو ناوچانە کۆمان کاتەوە ئەگەنە پرسیارەکەی جەنابەت زۆر بەجێیە. بەڵێ کاک برزۆ ئەم دۆخی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە وای لە پەرلەمانی کوردستان نەکرۆکە دانیشتنێ بکات و باز لە داهاتووی هێزەکانی پێشمەرگە بکە بە چاکردنی ژیانیان بە زیادکردنی موچەیان وەکو هەمان نەزانین کە لە ماوەی ڕابردووە مشتومڕی زۆری لەسەر بۆ پێشمەرگە داوای مافیەکە دڵێن نەخێرەمەی کە پێدەترێ باشە بەڵام پەرلەمانی کوردستان هەستێ بەم دەست پێشخەریە و ژیانێکی باشتریان بۆ دابین کە بە بەراورد لەگەڵ ئەوەی کە ئێستا ئەیبینین لە هێزەکانی پێشمەرگەکە ماف و ژیان و سەرۆت و سامانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پارێزن لە بەرامبەر ئەو هێزە ترسناکی داعشە. بەڵێ جارێ هەمومان ڕێز و تەقدیری ئێجگار زۆرمان هەیە بۆ ڕۆڵەکانی ئەم ملەتە کە لە بەرەکانی شەردان لە هێزی پێشمەرگەن و سەری ڕێز و نەوازش بۆ شەیدان و بنەماڵەکانیان دادەنوێنین و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازین ئەمە بە شێوەیەکی گشتی. دوو هەر پەرلەمان بەرلەماوەیەک پێشم حاڵتانە جڕوبدا لە جەولەکانی بیدایەتی لیژنە تایبەتەکان کە کرمان و دواتر دانیشتنی پەرلەمانمان بۆ ساز کرد بە چەندین بڕیاریگرنی دەرچوین بۆ باشکردنی وەزعی بژێوی ئاستی بژێوی پێشمەرگە ئاستی چەکدارکردنی پێشمەرگە
پێشمەرگە بەهێزکردنی هێزی پێشمەرگەی کوردستان یەخستنەوە و تۆڵکردنەوە و احترامی زیاتر و هاوکاری زیاتری بنەماڵی شەیدان و چەندین بڕیارمان دەرکرد ئەو بڕیارانە سابتن و بەشێکی جێبەجێکراوە بەنمونە وەزارەتی پێشمەرگە دەوێت یەکەم وەزارەت بێکەم و چەوەگرێ هەندێک لە بڕیارەکانی تریش پەیوەست کراوە بە چارەسەربوونی قەیرانی دارایی چونکە ئەو پەرلەمانە ئەو بڕیارانی پەرلەمان بۆ جێبەجێکردنە و هیچی قابلی ئەوە نیە جێبەجێ نەکرێ هەمووی بۆ جێبەجێکردن کە قەیرانە دارایەکە چارەسەر و ئەوان جێبەجێکرێ هەر نمونەیەکی نوێشت بۆ بێنمەوە ئەمڕۆ ئەو لیژنە تایبەتانەی کە ئێمە لیژنەی دەستپاشی لیژنەی نەزاها لە پەرلەمان لەگەڵ لیژنەی دارایی لیژنەیەکی مشتەرەک و هاوبەشمان پێکێنابوو ئەمڕۆ دیسان گەڵاڵی پرۆژێشترمان کردووە کە ناکرێت لێرە وردەکاری هەموو باسکەم چونکە بە کۆتایی نەگەیشتووە بیرۆکەیەکمان لەلایە ئێستاوا گەڵاڵی دەکەین ئێمە چۆن بۆ ئەم سێ چوار مانگە هاوکارێکی پێشمەرگە بکرێت بەڵام وەکو وتم ناتوان هەموو شتەکانی لێرە باسکەم چونکە بە قۆناغی کۆتایی نەگەیشتووە نەبووە بڕیار مەبەستم جگەل لەو بڕیارانەی پێشوو دەرمان کردبوو بۆ باشکردنی وەزعی پێشمەرگە لە ئێستاشدا وەکو هاوکارێکی سێ چوار مانگی منحەیەک شتێک گەڵاڵ بووە لە لامان بەڵام هێشتا نەبووە بڕیار هەوڵ دەدەین بکرێت بە بڕیار و هاوکاری پێشمەرگە بکرێت بە کوردیەکەی بڕیاری هەمیشەی زۆر باشمان دەرکردووە بۆ باشکردنی وەزعی پێشمەرگە لەم ئان و ساتانەشدا وەکو لیژنە کاتی و تایبەتەکان کە بەسەرمان کردوونەتەوە وا خەریکی شتێکی کاتیشان بۆ دەکەین ئەگەر بۆ بڕیار و سەریگرت. بەڵێ زۆر سپاس بۆ برزۆمەجید ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆڕان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە ئەم شەو لەگەڵمان بوویت کاتێکی خۆش. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند چی پێویست بێت دەیکەن بۆ پاراستنی گەلی ئەمریکا و ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکانیش ڕایگەیاند ئەوەی داعش بەرامبەر جەیمز فۆڵی ڕۆژنامەنووسکردیان تاوانێکی قێزەونە. ئۆباما لە وتارێکیدا کە شەوی ڕابردوو پێشکەشی کرد ڕایگەیاند کوشتنی ڕۆژنامەنووس جەیمز فۆڵی لەلایەن چەکدارانی داعشەوە جیهانی تووشی شۆک کرد. سەرۆکی ئەمریکا ئاماژەی بۆش کرد ڕێکخراوی داعش بە ناوی هیچ ئاین و ئاینزایەکەوە قسە ناکا و نوێنەرایەتی هیچ ئاینێک ناکا و داعش خاوەنی ئایدۆلۆژیایەکی مایەپوچە و کردەوەکانیان کەس قبوڵی ناکات. هاوکات ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکان لەبارەی سەربڕینی ڕۆژنامەنووسە ئەمریکیەکەوە ڕایگەیاند ئەوەی داعش بەرامبەر با جەیمز فۆڵی ڕۆژنامەنووس کردوویەتی تاوانێکی قێزەونە. هاوکات و تەبێژی کۆشکی سپی ئێوارەی چوارشەممە ڕایگەیاند ئەو ڤیددیۆیی کە تیایدا چەکدارێکی داعش ئەسەری ڕۆژنامەنووس جەیمز فۆڵی لێ دەکاتەوە گرتەیەکی تەواوە و ساختە نییە. ژمارەی ئاوارەکانی قەزای شەنگال لە زاخۆ نزیکەی 170,000 کەسە و تا ئێستا خواردن و خواردنەوەی پێداویستی ئاوارەکان دابین نەکراوە. لەلایەن هاوڵاتیانی ناوچەکەشەوە هاوکاری ئاوارەکان دەکرێت. ئاوارەکانیش داواکارن حکوومەت پێداویستیەکانیان بۆ دابین بکات. خەلکێکی کۆچبەر و ژیانێکا پڕی پێتڤی ئۆ بزەحمەت دگەل جداهیا ئۆلێژی هەتا نهۆ پێتڤیەن کۆچبەران زێدەتر یاوان لەسەرملێن خەلکەیە و هەروەسا حکوومەت و کۆمپانیان جی پشکێکیش وی باری هەلگرتیە. خواردنە بۆمەتین هەموو تشتی بۆمەتین بەس خودێمە حکوومەت نەدیتە ئەو هەنێک سیارە ئێگرت و ئیسلامی ئەوانژی بشە ئەرزاق سێ چار سیارە بۆمە ئینەن تەوزیعکردن لەوان مالە. قوتك إيجار زورا سلمى هندي روتينيات وجيروبينا روتينيات براستي كو تريكا محافظين تريكا فلاني را أبي خلكي أفريكان نانو آفك دفيد جبرنا ساخيا جبر وكي بجن وباء أكنبت ناحية أمني تأثيرات تخويت هاي زيادتر 140,000 کەسان لە زاخۆ پەنابەرên شنگار و هەروەسا دەڤەرên دەردۆرانە ji ئاین ئێزدی و مەسیحینە کێمەکە بسرمانان دناودا لێ ئەو نەبۆ ڕێگر خەلک بە هەموو ڕازی بۆ ناخوا یە هاریکاریان کەن. ژنایەکە بلند هاتیە دامەزران خەلکێکی ئاسایی بوومەتین هەروسا بازرگان ژتینن و ڕێکخراو ژتینن نزیکی 100 پلانێت ئەرزاقێت هاتیمە بەڵافکردین و ڕۆژانە ژی ئەشین بێژیم هەتا 100,000 نانە ئەم بەڵاوتکین بگەرش ئەڤشنیکاش سووری ژتین ئەڤشنیکا داخل بن جی دەستمانە کەفتن ئەم هاتن فێدرێ جوامێرا گەلک مساعدە ژمەرە کردن و خواردن ژمەرە ئانین و ئاو ژمەرە ئانین و ئەرزاق ژمەرە ئانین و مساعدە گەلک ژمەرە کردن و گەلکێت مەمنونش هەموا. کوچبەر نەش قەبار و بهای هاریکردنان ڕازی کردن بەلکو ئەو دڵخۆشی و عاتیفەیە پێشکەشکردنا هاریکاریان کو ji hemû texoçînên xelkê bûn û çi caran jî xelek bi giştî ser tiştekê rêk nekefîne tinê harîkirina koçberên şingal nebîtin.
یوسف موسا NRT زاخۆ. بەڵێ بەڕێزان NRT ڕاستەوخۆ لەگەڵتانە و لەم ڕووماڵە تایبەتە ئێستاژ ئەچینە ستودیۆکانمان لە شاری هەولێر. ساڵح فەقێ ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی یەکێتی لەگەڵمانایە. کاک ساڵح شەوتان باش. دەنگ نەبە. کاک ساڵح بەڕێستان گوێتان لە دەنگی ئێمە هەیە؟ کاک ساڵح بەڵێ پێچێ کاک ساڵح گوێ لە دەنگی ئێمە نەبێ و لە کاتەکانی داهاتووە ئەچینەوە لای تا ئەو کاتەی پەیوەندیەکەمان بۆ ئامادەکرێ. ساڵێک بەسەر ئەو وادەیەدا تێپەڕی کە دانرابوو بۆ گەیشتن بە تەوافقی لانە سیاسیەکان لەسەر پرۆژەی دەستوری هەرێم کە بەهۆی ویلایەتی بارزانی بۆ 2 ساڵ درێژ کرایەوە، بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێک نەنراوە. ئێستا نە پرۆژەی دەستوری هەرێم ڕەوانی پەرلەمان کراوە، نە بارزانیش هیچ هەڵوێستێکی نوێی هەیە لەبارەی درێژکردنەوەی ویلایەتەکەی. هەرچەندە لە سەروبەندی درێژکردنەوەی ویلایەتەکەیدا ڕایگەیاند ئەو تەنها بە شێوەیەکی کاتی ئەرکی خۆی وەک سەرۆکی هەرێم جێبەجێکات تا ئەو کاتی پەرلەمان لە ماوەی کەمتر لە ساڵێکدا پرسەکە یەکلایی یەکاتەوە. لەم راپۆرتەدا وردەکاری زیاتر دەبینین. 16 حوتی 2013 هەموو چاوەڕوانی بڵاوکردنەوەی پەیامێکی گرنگ بوون لە مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستانەوە کە ئەو کات مشتومڕی چونت هەبوو لەسەر درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم کە نەدەزانرا ئاخۆ بارزانی قبوڵی درێژکردنەوەکە دەکات یاخودنا. ئەو کات جگە لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە بریتی بوون لە بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی چەندین سیاسی و نووسەر و ڕۆشنبیریش لەگەڵەوە بوون بەرزانی با درێژکردنەوەکە ڕازی نەبێت و ئیمزای نەکات. هەرە ڕۆژە ماڵپەڕی فەرمی سەرۆکایەتی هەرێم ئەوەی ڕاگەیاند کە سەرۆکی هەرێم پەیامێکی گرنگ بڵاو دەکاتەوە. ئەوە ژوای کرد کە هەموو لایەک زیاتر چاوەڕوانی پەیامەکە بکەن. زۆرێک لەو بڕوایەدا بوون بارزانی قبوڵی درێژکردنەوەی ویلایەتەکەی ناکات کە لەلایەن فراکسیۆنی یەکێتی و پارتیەوە لە پەرلەمان ئامادە کراو بە دەنگی زۆرینەی پەرلەمانتارەکان پەسەند کرابوو. بارزانی بەردەوامەوەی پیشان دەدا کە خولیای وەرگرتنی پلە و پۆز نییە و چەند جارێکیش جەختی لەسەرەوە دەکردەوە. پرسی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتەکەی بۆچوون و خواستی خۆی نییە. هەمان ڕۆژ و چەند کاتژمێرێک دوای ئەوە بارزانی پەیامەکەی بڵاو کردەوە و بە پێچەوانی بۆچوونی زۆرێک لە چاودێرانی سیاسیەوە بارزانی ڕازیبوونی خۆی بۆ درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتەکەی ئاشکرا کرد. بارزانی کە جەختی لەسەرەوە دەکردەوە ئەو خواستی درێژکردنەوەی ویلایەتەکەی نییە و فشاری فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و هەندێک لایەنی تری لەسرە، بەڵام سەرنجام نەیتوانی پرۆژە یاساکە بۆ درێژکردنەوەی ویلایەتەکەی ڕەت بکاتەوە، بەڵام ئیمزاشی نەکرد. بارزانی لە پەیامەکەی 16 حوتی ساڵی ڕابردوودا دەڵێ پاژڕاوێژکردن لەگەڵ زۆربەی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان یاسای درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی ڕەت نەکردەوە، بەڵام بەوتەی ئەو ڕەت نەکردنەوەش بەو مانایە نییە کە ئەو لەگەڵ شێواز و ناوەڕۆکی یاسای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمدا بێ، هەر بۆیە ئیمزای لەسەر نەکردووە. بە گوێرەی یاسای سەرۆکایەتی هەرێم هەر پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێت دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا لەلایەن سەرۆکی هەرێمەوە ئیمزا یان ڕەت بکرێتەوە. ئەگەر پرۆژە یاساکە ڕەت نەکرێتەوە و ئیمزاش نەکرێت ئەوە هەر بە پەسەندکرا و دادەنرێت. بەرزانی لە ئەمان ڕاگەیەندراودا دەڵێ پرۆژە یاساکەی ڕەت نەکردوێتەوە، بەڵام مەرجداری کردووە بەوەی کە بە شێوەیەکی کاتی تاوەکو خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دەست بەکار دەبێت و بەپەلا دەگەنە تەوافقێک. ئەو ئەرک و ئەمانەتەی کە خراوەتە سەرشانی وەک سەرۆکی هەرێم بەجێی دەگەێنێت. هەر لەو کاتەدا داوای لە سەرۆکایەتی خولی چوارەم کرد کە لە کۆبوونەوە دەستپێکەکانی پەرلەماندا بە زووترین کات میکانیزمێک بدۆزنەوە بۆ ئەوەی لە ماوەی کەمتر لە ساڵێکدا بگەنە تەوافق لەسەر هەموارکردنی پرۆژەی دەستور و ئالیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم. خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە 6 یانزەی 2013 یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا، بەڵام نەتوانرا دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرێت و کۆبوونەوەکە بەکراوەی هێڵدرایەوە تاوەکو کۆتایی نیسانی 2014 و دواتر دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرا. حاڵی حازر نزیکەی 5 مانگە دەستەی سەرۆکایەتی خولی چوارەم هەڵبژێردراوە و پەرلەمان دەستی بە کۆبوونەوە ئاساییەکانی خۆی کردووە، بەڵام تا ئێستا نەپرسی پرۆژەی دەستوری هەرێم نەپرسی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم گفتوگۆیان لەسەر نەکراوە و
هیچ لایەنێکیش قسە و باسی لەسەر ناکات. بە گوێرەی یاسا دەبوو لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا لە 21 ئەیلولی ساڵی 2013دا هەڵبژاردننی سەرۆکی هەرێمیش ئەنجام بدرایە. هۆکارەکەشی ئەوە بوو کە بە گوێرەی یاسای سەرۆکایەتی هەرێم بارزانی نەیدەتوانی بۆ ویلایەتی سێمی سەرۆکایەتی خۆی کاندید بکاتەوە. لەو ماوەیەدا هەوڵێکی زۆریش درا کە پرۆژەی دەستوری هەرێم بخرێتە ڕاپرسیەوە، بەوەش جارێکی تر ڕێگەی دەدا بەرزانی بۆ خولێکی تر خۆی کاندید بکاتەوە. بەڵام پرۆژە یاساکە بەهۆی ناکۆکی توندی لایەنەکان بە تایبەتی پارتی و یەکێتی و لایەنەکانی ئەو کاتی ئۆپۆزیسیۆن نەتوانرا ڕاپرسی لەسەر بکرێت. ئێستا کە زیاتر لە ساڵێک بەسەر ڕاگەندراوەکەی بەرزانیدا بۆ یەکلاکردنەوەی پرۆژەی دەستور و ئالیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم تێپەڕیوە، هیچ ئاماژەیەکیش نییە بۆ گفتوگۆکردن لەسەر پرسەکە. بەوەی کە ئاخۆ کەی ئەو دوو پرسە یەکلا دەکرێنەوە، بە تایبەت پرسی سەرۆکی هەرێم کە پێشتر بەرزانی ڕایگەیاندە بوو تەنها ڕازیە بۆ ماوەی ساڵێک ویلایەتەکەی بۆ درێژ بکرێتەوە. لەبارەی بەرزانیەوە تا ئێستا هیچ هەڵوێستێکی نوێی نییە لەبارەی درێژکردنەوەی ویلایەتەکەیەوە کە پێشتر داوای کردهبوو لە ماوەی کەمتر لە ساڵێکدا یەکلایی بکرێتەوە. NRT بەردەوامە لە ڕووماڵی تایبەت و گەیاندنی هەواڵ و زانیاری نوێ. هاوکارانم لە گەشتی هەواڵەکانی کاتژمێریەکی تاو ئەگەڕێنەوەلاتان شۆتان باش.